پێم وایە لەنێو کۆمەڵگەی کوردیدا لە بەرەوەی خاوەن کللتورێکی خۆمان کوردەواری جوانین و هەروەها نەتەوەی کورد بە عام پابندە بە ئاینی ئیسلامەوە لە ئاینی ئیسلامیشەوە لە کللتوری کوردەواری خۆشماندا ڕێز لە کەسانی بەتەمەنە گیرێ ئەلحەمدولیلا گەنجیم سەردەمەش ئەوەی کە من بینی بێتم و هەستم پێکرد بێ کە زۆر ڕێز لە کەسانی بەتەمەنە گیرێ من ئەوەی کە هەست بکەم گەنجەکان پابندن بەم بنەما جوانانە کە لە کللتوری کوردیە هەیەوە ڕێز لە کەسانی بەتەمەن ئەگرن. باوکم بەتەمەنەوە هەم دایکیشم ئەلحەمدولیلا ئەوەی کە پێمان کرابێ ڕێزمان لێ گرتووە هەروەها براکانم هەر کەسێکی تریش بێ هاوڕێکانم ئەوەی کە من هەستکەم کە لە کۆمەڵگەی کوردیا کەسە گەنجەکانمان لەم کاتەیە لەم سەردەمەیە زۆر ڕێز لە کەسانی بەتەمەن ئەگرن و هەروەها هەتا جاری واشەیە بۆ نمونە تۆ کەسێکی بەتەمەنە بینی لەسەر جادەیەکە لە شوێنێکی گشتیا لە کۆڵانێکا بە پێویست یارمەتیمان ناون و یارمەتیە دەرێ ئەبینرێ لە کۆمەڵگەی کوردیا. ئەوە کللتوری کۆمەڵگەی کوردەواریە لە باو و باپیرانی ئێمەوە ئەو مێژووە ئەوەتەی من بۆ خۆم لە کتێب و کتێبخانەکانە دەیخوێنمەوە یا لە ناو کۆڕ و لە ناو دانیشتەکانە دەیبیسم هەمیشە بە شانازیەوە باسی ئەو مێژووە دەکرێت کە کۆمەڵگای کوردەواری ئێمە هەمیشە مەهماکان پێگە و شەخسیەتی تاقیەکان لە هەر ئاسیەکە بێ بەردەوام ڕێز لە کەسانی بەتەمەن وەک خاوەن ئەزمون و وەک خاوەن بیر و باوەڕێکی مێژووی کللتوری ئاینی جوان لە نیشتیمانەکەی ئێمەدا لەو کەسایەتیانە گیراوە. ئێستا ئەو مێژووە لەگەڵ مێژووی کۆنا فەرقێکی زۆری هەیە کە ئێستا دەتوانین ئەو تێکەڵبوونی کللتور و پێکدادانی کللتورەکان بە تایبەت لە ڕۆژهەڵات لەگەڵ خۆر ئاوادا پێکدادانێکی تەواو بەهێزی هەیە بەهۆی سۆسیال میدیا و بەهۆی ئەو هەموو سایت و ئەو هەموو بیر و بۆچوونە جیاوازانش بێگومان ئەمانە هۆکارێکی سەرەکین بۆ کاڵبوونەوەی ئەو بیر و بڕواایە ئەو کللتوری ڕێز و خۆشەویستی و تەنانەت لە خێزانە ڕەنگە لێرە ژوای لێ هاتی بێ مەسەنەن مناڵەکە ڕەنگە دایک و باوک نەتوانێت لە هەفتەیەکە چەند جارێک ببینێ بۆ سەرقاڵبوونی بەو بوارانەوە بەڵام ئەوە هۆکارێکی کەیە کە ئەتوانین بڵین سەرقاڵبوونی تاکی کوردی ئێستا بە کۆمەڵێشتەوە کە ڕەنگە بەهاکانی لە یادکردبێ ئەو بەها کۆمەڵایەتی و ئاینی و نیشتیمانیانە ئەویشکە هەمووی دەگەڕێتەوە بۆ ژینگەیەکی خراپی نالەباری ئابووری ئێستا کە خەڵک زیاتر سەرقاڵێتی. کۆمەڵگەی کوردەواری خۆمان ڕێز و احترام زۆر بایەخی پێدراوە لە ناو گەورەکان لە ناو بچووکەکانە لە مناڵیەوە خۆشمان وا پەروەردەکراوین لە ئێستێژە ڕێز و احترام زۆر ئەبینرێت تەنانەت کە لە ناو بازاڕ ژەبینی پیرێک ئەلاگەیەکی بەدەستەوەی گەنجێک سەری یارمەتیەیە کەسێک لەوە پێویستی بە یارمەتیە گەنج بێ پیر بێ یارمەتیە بە تایبەت بۆ پیرەکان زۆر زیاتر و بۆ خانمانیش ئەوە ڕەچاو ئەکرێت لێرە و لەوێ باز ئەکرێت گلەی لەوە ئەکرێت کە گەنجان و کەسە بەتەمەنەکان ناگوجێن ئەمە لە ڕێگەی بیرکردنەوە و هەڵس و کەوت و بۆچوونیانەوەی کە سەردەمەکانیان جیاوازە ئەم لە سەردەمێکی تەکنەلۆژیا گەورە ئەبێت ئەو لە سەردەمێکی کللتوری و عادەت و دابوونەریتی کوردەواریە گەورە بۆ لە ڕووی دابوونەریتەکەوە تۆزێک جیاوازی بیرکردنەوە لە نێوانیانە هەیە بەڵام وەکو تەعامل و ڕێزگرتن و احترام لە کەسە بەتەمەنەکان خۆشبەختانە هەتا ئێستش ئەو دیاردە کللتوریە ڕنگدانەوەیکی زۆر باشی هەیە لە ناو کوردە. هەموو کەسێک لەناو عایلە و کەسی نزیکی خۆیان هەڵبەت خەڵکی بەتەمەنی هەیە باوکمان هەیە مەسەن دایکمان هەیە بە ڕێزیان بگرین چووکەوانە بەڕاستی مدەتێکە ڕۆمی تر جایەکتر نیان بینیتەوە خەڵکی تر نزیکتر مەسەرەن لێت داواکەم لەوانی کە دایکیان لە ژیان ماوە باوکیان لە ژیان ماوە مەسەرەن هەتا و کاتی کە ئەتوانن ڕێزیان بگرن کەسی نزیکیان ماوە کە بەتەمەنە مەسەرەن ئەلبەتە چێژیش ئەبینی لە کاتی گفتوگۆ لەگەڵ خەڵکی بەتەمەنە هیوادارم خەڵک و شارتر بێ مەسەرەن زیاتر خەڵکی ڕێزی خەڵکی بەتەمەن و ئەوانە بگرن. بخوا هەر ماوە بەڵام ها تۆزێک چۆنە لێ کاڵتر بۆ تەوانێ بەس ئیشەڵا کە هەر بمێنێ
چکە بەڕاستی کە بە تەمەنەکان چۆنەڵێ ئەوانی کە لەناو ماڵا بە بەرەکەتی ماڵنیان کە ئەیان بینی لە دەرەوە خۆش ئەوانیش سەردەمێک وەکو ئێمە ژیاون و جیلێک و نەوەیەکیان پێگەیانوە کە لە هەر شوێنەکە بیان بینین لە ناو پاسا بێ لە پارکێکا بە لە هەر شوێنەکە بێ ڕێزیان لێ بگرین و عنی حسابێکی تایبەتیان بۆ بکەین ڕێزێکی تایبەتیان لێ بگیرە. ڕێزگرتن نیشانەی ئەدەبی کەسەکەی بەرامبەرە بە تایبەتی خەڵکانی بەتەمەن و هەندێک خەس خاوە پێداوەتی تایبەت و کەسێک توانای مەسەلەن بەڵام من لەم دوایانە لێرە هەستەکەم خەڵک باشە یعنی هەستەکەم خەڵک واعیترە و جاران نییە گەنجەکان بە تایبەتی چاوان ماچەکەم لێرە و هەمان ئاگام لیانە زۆر جار ڕێزی خەڵکی بەتەمەن زۆرەگرن ڕێزی خەڵکی ئەوانەی کە پێویستیان بە هاوکاریە مەسەلەن ئێستا حالیان داکی خێزانم لەگەڵ مەژی پێکەوەی ئەڵبەتم لای ئەوەژیمیانی بەڵام تابان زۆر ڕێزی لێگرین و مناڵەکانیشم هەمیشە پێم وتون ینی چونکە ڕاستەکەی ناسحاقە ینی ئەوە نیە بڵێ بتوانێت بڕوات و بەڵام سوپاس بۆخوا زۆر ئارامە لەگەڵمان زۆر مرتاحە لەگەڵمان و من خۆشم بە قەرزاری ئەزانم لەبەری دایکی دووهەممە واجبە لەسەر شانی منیش و لەسەر مناڵەکانیشم ئەڵبەتە خزمەتی بکەین و بە تاکیدی خزمەتمان کردووە ئینشەڵڵا. ئەکید تۆ ینی نەک بەتەمەن بێ هەر کەسێک لە بەرامبەرە بێ بە ڕێزی بۆ دامنیت و ڕێزی بگری چ جای ئەوەی بەتەمەنێک بێ ئەکی دەبێ ڕێزێکی زیاتری بۆ دامنی ڕەنگە ئەو توانای بیستنی کەمتر بێ بینینی کەمتر بێ یان لە هەنێک تەبیعەتە جیاوازی هەبێ کۆمەلگاکە سەردەمەکە جیاواز سەردەمی ئەو جیاواز بووە زۆر ئاسایی ینی ڕەنگە ئەو شتێکی پێ ئاسایی نەبێ لای ئەو ئەتوانی بۆ ئەو چەند لەحزەیەوە خۆ دەرخی ئۆکەی تۆش لەگەڵ هەمان ڕای زۆری پێخۆشە بێ ئەوە ڕێزێکە بۆ ئەو زۆر ئاساییە وەکو ڕێنمایی وامژگاریش ئەکید هەموو بەتەمەنێکی ماڵی ئێمە ڕێوە هەر ڕێگی ژیانی شازی ژیانی بۆ ئێمە ئامۆژگاریەتوانی زۆر شتی جوانی لەوەرگری ئەو تەبایی لە نێوان ئەوانە هەبووە ئەو دۆستایەتی لە نێوان ئەوانە هەبووە ینی کەسێریکەی بۆ تو ئامۆژگاریە بەجددی ئەو کاتی ئەوان ژیان زۆر بە چێشتر بووە زۆر خۆشتر بووە. وەکو پێویست ئێستا وەک جاران نییە جاران خەڵک زۆر باشتر بۆ ڕێزی بەتەمەنەکانی ئەگرت لە ئەو سەردەما بەس ئەم سەردەمە گۆڕاوە بە بۆنەی تەکنەلۆژیا و ئەو تۆڕە کۆمەڵایەتی و ئەو شتانە کە بوونەتە هۆکاری گۆڕاوە وەکو جاران نەماوە. لە سەرەتای ژیانە ئێمە لەگەڵ ئەوانە ئەژیانانی کە ئێستا بیر ئەەکەمەوە لەسەر یەک سفرەدا ئەنیشتین زۆر خۆش بوو چێژێکی زۆر جیازیە وای لە من کردو ئێسش بە تەنها ناتوانم نام خۆم ینی بۆ من حەزەکەم لەسەر سفرەیەکی خەرەباڵغ دانیشم نام خۆم زۆر چێژیەیە کە لەلایەن دانیشی ئەگەر چەند قسەیەکی ئاسایش بکەیت بۆ تۆ وەکو جەلسەیەکی دەرونی وایە بەجددی چێژی لێبینی. هەر بریتینیە لەوەی بڵێ لە خانەوادە و لە ماڵە یا لە دایک و باوک ینی جاران بەڕاستی خەڵکێک ئەگەر کابراکی بەتەمەن لیوە ڕەو وایە بەڕاستی ینی هەستی ئەکردکەوەی کە شەرمێک و شعورێک و حرمەتێک دانێ بوو بەڵام حرمەتم بە ئێستا بەخوا بەڕاستی ڕێز و حرمەتەکە نازانم تر بڵێ ئەوژە کوشتەکانی تر کاڵوەت و واللهی ئیتر هەر بۆ ئەم پێشکەوتن و ئەم سەردەمی تەکنەلۆژیا و ئەم سەردەمی پەروەردەی ئێسا بەڕاستی ینی جاران پەروەردەی جارانیش ڕاوێ کەسایەکێ لە خاڵەکان بوون منە بە باسی پەروەردە بکە ینی من ئێستا مامۆسامەیە لە سێ ئیبتیداییە لە 78 دەرزی کوردی پێوتو ئێستا ئەگەم پێ لەو ڕێگەوبانە زۆر جاسوودفەیەکەم ینی ناتوانم حرمەتێکی تایبەتی بۆ داننی. بە قەناعەتی من ئەوە تربی عایلەیە عایلە ئەتوانێت تربی مناڵەکانی باش با ڕێزی تەنانەت حرمەتی پشیلەیەکیش بگرێ حرمەتی سەجە بگرێ بەڵام عایلەی وا هەیە دەسەر خێزان بەڕاستی ناتوانێت ئیدارەی دە مناڵ بە هەم لە ڕووی اقتصادی و هەم لە ڕووی تربیە و هەم لە ڕووی ژیانم ئەوە سەبەبە عایلە ئەتوانێت مناڵەکەی وا گۆشەگیر بکە وا تربی بە احترامی لە خۆی بچووکتریش بگرێت. خۆی ینی بەڕاستی تربیەت و تربیەی هەموو مناڵێک هەموو گەنجێک یعنی لە دوو ماڵەوەی یەکەم لە خانەوادە و لە ماڵ و باوکو دایک دووهەمی ژەگەرێتەوە بۆ قوتابخانە یعنی ئەگەر ئێمە مناڵەکانمان لە ماڵەوە پەروەردەیەکی جوان بکەین مەسەلا و فێری ڕێزگرتنیان بکەین بە تاکید لێژ ڕێز لە مامۆساکەی ئەگری
بەڵام ئەبێ هەم وەکوتم حاڵەتی یەکەم ماڵی یەکەم ماڵە خانەوادەیە دووهەم قوتابخانە و مامۆسا و مەرحەلەکانی تر هەتاوەکو ئەخیر بەڕاستی ئەمە لە ناومانە کاڵ بۆتەوە هەم لای ئێمەی خانەوادەکان کاڵ بۆتەوە و هەم لە قوتابخانەکانیش بەڕاستی حرمەتمەیە بۆ مامۆساکان ئێستا ینی بەڕاستی مامۆسا ئێساش ئیتر ئەم هەموو هۆکارە هەیە بەڕاستی بۆ بۆی مامۆسایش وەکو جاران وەکو پێویست یعنی نەتوانێت مناڵ و قوتابی ڕابێرێ لەسەر ڕێزگوتن و تربێت و کۆمەڵە ڕێزی بەرامبەر ینی هۆکار زۆرە یەکەم تەکنەلۆجیا وای کردووە ئیتر مناڵێک تەمەنی 10 ساڵە باوکو دایکی مۆبایلێکی بۆ ئەکڕێ ئیتر سێری ئەوواکە ڕەفتاری ئەو شتە ئینحرافیانە وەرەگەی خۆی مۆبایل و ئایپاتوانە شتێکی خەدەمیە شتێکی ئینسانیە تۆ توانی لایەنە جوانەکانی وەرگری لایەنی ناشرینیشی وەرگری گرنگترین هەوڵی مرۆڤایەتی بریتیە لە ڕەوشت کۆڵەکە و ئەساسی مرۆڤ دیاریەکات بمانەوە و نەمانەوە ئەم سەردەما سەردەمێکی جیایە و جودایە لەگەڵ پێشترە ئێستا نەڕێز ماوە نەیحترام ماوە شیرازە بە عام تێک چووە هۆکاری ئەوە بۆ چیە گەڕێنیتەوە هۆکارەکەی بمانەوە نەمانێت ئەم تەلەڤیزیۆن و تۆڕی کۆمەڵایەتی بۆتە بەرمی لە باروتێک و لە هەموو ماڵەکانە بڵاو بۆتەوانێ ینی بڕاتان وێ ئێستا کۆمەڵێ فلیم کە پیشان ئەدا ئەم مناڵە شەوێ ئەم فلیمە چیەکە بەیانی مناڵەکە ئەوەی دەکاتەوانێ ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی دینیشەوە بەڕاستی ئەرکی هەموو لایەکە بە گەورە بچووکۆ ڕێز لە گەورە بگرین بەڵام بەداخەوە بینی لە ڕابردووە خەڵوەتگەی پیری نەبوو ئێستا ئەبینی خەڵوەتگەی پیری هەیە وەکو پێویست ئاور لە کەسانی بەتەمە نادرێتەوە زۆر گرنگە هەمومان بە هەر جۆرێک بێ بە هەر شێوێک بێ بتوانین لەسەر ڕێگاک بێ لە بازار بێ لە خوێندنگایەک بێ لە نەخۆشخانەیەک بێ ڕێز دەتەمانەکان بگرین بەڵێ زۆر گرنگە پێم خۆشە پەروەردەیەک هەبێ پەروەردەیەکی خێزیانی هەم لە تۆڕی کۆمەڵایەتی و هەم لە تەلەڤیزیۆنەکانەوە شتێکی باشە ئەگە تۆڕێکی کۆمەڵایەتی بێ بۆ ئەم جیلە کەوا پێ ئەگا جیلێکی پەروەردەیەکی وای بۆ دانین ئەساسێکی وای بۆ دانین کە بێوێ پیاوێکی کارامە و عاقڵ و ڕێک و پێک و ئەوەی لێ دروست بێ بەڵام ئێستا وانە ڕێزگتن نەماوە احترام نەماوە جاران کە پیاوێکی ڕیسپی و بەتەمەندا ئەنیشت پێمان ئەی بوو هەر ئەسڵەن لە سەیریشیکەین بڕوا دەبێ پێت ئەی بوو سەیریکەی کە یەک کەس قسەیە کرد ئەو کەسە ئەیتر تەواو هەموو سیقەمان پێ بوو هەموو ئەمانەوێ متمانە بۆ کەسە بین کەوا قسە ئەکا پێمان ئەی بوو هەر سەیریشیکەین ئاوا بکۆن تاسیری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە تاسیرێکی زۆری لەوە کردووە بینی زۆربەی ئەم فلیم و دراما تورکیانەی کە بەداخەوە پەخشەگرێن لە زۆربەی کەناڵەکان سپۆنسەرێکیان هەیە بەس بۆ ئەوەی کە ئەم سپۆنسەرە بەکاردێنن بۆ مادی بێ بۆ هەر شتێک بێ ئایامە دەستێکی دەرەکی هەر شتێکە ئەم درامایانە وای لێ کردووان وەکو پێویست ئاوڕ لە کەسانی بەتەمەن و چینی بەتەمەن نادرێتەوە ئەوە هۆکارێکی هۆکارێکیشی ئاتوانین بڵێن وەکو زمانی زوونی ئێستا خەڵکە زیاتر لە لادیەکانە نەماوە داخڵی شارەکان بووە هاتوچۆوەکو پێویست نییە تێگەی ئەوە کاریگەری زۆر هەیە بەڵام لە ڕووی دینیشەوە تاسیری زۆر والله ئەگە ئەوەی ڕاستی بی ئێستا کە ڕێزگرتنەکە بڕێک کەم بووە لەبەرەوەی جیلی ئێستا جاحیلی ئێستا نەوەی ئێستا زیاتر سەرقاڵی تەکنەلۆجیا و مۆبایلە کە لە مەجلیسەکاندا زیاتر یعنی ئەوان مەشغوڵی ئەو جۆرە شێوازە دەبن بیا ئەو بەتەمەنەکان یعنی لە شوێنی خۆیان ناتوانن نەسیحەتێکی مەسەن کەسانێک بکەن یا شتێکی قەدیم بجێڕنەوە یان بەسەرهاتێکی خۆیان بجێڕنەوە کە ئەوان سوود وەربگرن زیاتر زاحیلی ئێستا جیلی ئێستا زیاتر سەرقاڵی تەکنۆلۆجیایە.
بنسبة من يعني حتى حدك سطاها شتاي أمن بالنسبة لشخصي خم تماشام كدي على بازاري لو شواناني كليدا دنشم لبازاران لوي رزم لي جيلايا لناو ملتي خومان ولناو كردواري بالنسبة تواني دي نازانم يعني دميني توسر شخصكي شخصك تصرف وقيادة ورويشتني تسون بي يعني رزي خوي فرز زكاتن أمن بالنسبة خوم يعني حتى حد شي زور رزم لي جرايا بطيبتي قطابي كان خوم يعني هدم جنه وندر رزم لي دقرين زار هي بتوبزي يعني برددنا دستم ما زكان يعني وندر رزم لي دقرين أمن يعني دستم دششمو بس هر دار ما مستعمى قد أتولا بيرناكين وأويناكين بالنسبة جنزاني تريج زور ذات سيمناو ريمي عن كيا يعني لو سنوي مالي ديتم يعني جنسي بابي وطلبي من بيان بيناسم دبينم هردسي زي كي خوم داتي ودري ما مصاد بيدا بنشي يعني حتى حد شيء نعرف سطاها شتا هذا كم يعني أمن بالنسبة شخص خوم ويا بس بالنسبة اختيار كان دي نازانه ئەو دابوونەریتەی لە ناو کۆمەلگایە هەموو کۆمەلگایەک بەپێی ساڵ و سەمەن و ئەوانە بێگومانیانی گۆڕانکاری زۆر بەسەردادی ئەوەی ئێستا من لە تەمەنی 7 ساڵیدام لە شاری هەولێر هاتوومەتە ژیان و لە شارەکانی تری عێراقیش لە بەغدا و لە حلەوەوانە ژیاوم زۆر شت گۆڕانکاریشی زۆر گەوری بەسەر هاتووە و پەیوەندیە زۆر زار گوتومە پەیوەندی جیرانەتی ینی دراوسەیەتی پێشان لە خزمایەتی زۆر نزیکی ئێستا بەتواناتر بوو بەهێزتر بوو دراوسەی لەگەڵ دراوسێ لەوانەیە خواردنشی دروست دەکرد بەشێکی بۆ ئەوەی کەی هاوسەکەی خۆی دەبێت دەیوت بەش نابی لە ناخۆشی لە نەخۆش بوون لەوانە ئێستا لە ناو خزمایەتی حتا بڕاو کە بینی برا و برا وەکو جارانی کە نزیکترین کەسن لە یەکتر خوشک و برا ئەمە کۆمەلگا ئەوە گۆڕانکاری مەسەلێکی ئاساییە هیچ شتێک وەکو خۆی نامێنێتەوە ساڵانێکمان مەسەلە ئێمە لەو هەولێرە بووین ببیرم دێ کە شارێکی زۆر بچکۆلە بوو ئێستا کە ماشەڵڵا بەقەدر بەغدای پایتەختی پێشانی لێ هاتیە لەبەر ئەوە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە بەڕاستی زۆر لاواز بووە من بە باشیشی نبینم بەڕاستی خۆی زۆر خۆشە بەڵام هەموو شتێ دەڵێ بە کورد مەسەلەی دەێ هەموو شتێک بە خێز بە معنە ینی ئەگەر علاقاتەکەش زۆر تەتەڕۆف و ئەوەی تێدا نەبی ینی ئەمە لێرە زۆر سودمەند بووینە بەو شوێنەی تکو لە بەرەوەی ناو چەقی بازارە ئەمەی بە ساڵات چوو ئەمەی بە تەمەن ناتوانین بە هەموو شێوەیەک وەکو خەڵکانی تر بەناو بازاردا بسوڕینەوە یان لە چایخانەکان یان لە کافەیەکان دانیشین ئێستا کە ئێستا مەلیکواندین ڕۆژانە سەعاتێک وەرزش دەکەین ئەوە پاشکەفتەکە بۆ جسم و بۆمانی خۆمان وەروە مەکتەبەکی کردیتەوە لەولایە سەیدەلیەمان هەیە لەولایە مزگەفتێکی ڕێک و پێکمان هەیە ئەمە بەڕاستی زۆر لە ناو بازاردا مرتاحین. زارێ پێشەم شتێکی بەخێر هاتنتان دەکەم وە سوپاسی ئەو بەرنامەتان دەکەم کە ئەو بابەتتان هەڵبژاردیە لە بۆمە کە پێشان ئالەم بەجۆی لە خۆی گەورەتری دەکرد ڕێزگرتن زیاتر بوو تاوان ئێستا کەم بووە ئەو کەمیش ئەوەیە کە چەند هۆکارەکەیە یەک لەوانە بەدیل پێیا بووە بەدیل ئەو بەدیلش نەتیجەی تطوري زانسته يعني نتيجة تطوري زانست أو بديلانة وكو تلفزيونا وكو سنتلايتا وكو موبايلا وكو انترنيتا أو هموي هوكارا يعني أو نمايا لمالي يعني لدي وخانة يعني تمن قورك دانشي أواني دي همو برسياري لبكن أو نصيحتي عم بك أو قسانك أو نمايا أو مزال نمايا استا هموي بوا انترنت هەموو شتێک بە ڕێگای ئەتەرنێت بڵاو دەبتەوە بە ڕێگای مۆبایلش یعنی بڵاو دەبتەوە اینجا جیلی نوێ زیاتر بایەخی بەو شتانەدایە وەکو
سنتەلایتە وەکو مۆبایلە وەکو ئەتەرنێت باقی بۆ شتانەدایە ئەو تااقەتەی نمای جۆ لەوانە بگری ئەوانێ لە خۆگەن ئەو تااقەتەی نما بێ تااقەتە و هەندێک زارە ئەترافش بەوان ناکەن. وڵی کەمتر بووە لەبەر ئەوەی پێشان پیاوی بە تەمەەن سەرچاوی هەموو زانیاریەک بوو. مەسەرەن گەنج پێویستی بە زانیاری هەبوو دەویست لەکن ئەختیارەکی دادەنیشت قسەی قەدیمی دەژێراوە دری زۆر پێخۆش دەبوو. ئێستا ئەو تەلەڤیزیۆن دەرچوو ئەو مۆبایلە دەرچوودارێ ئەو مۆبایلە هەموو شتێکی بەجێشت ینی هەموو شتێک ینی وەچی بنێم لە بن خۆلێ ڕاکرد ئەو پێویستی بە پیاوی ئەختیار نەمایە کە توش حاجەتت بە یەکێکی نەما ڕێزیشی ناگیرێت چونکی حاجەت ئەوەیە ینی وەچی بنێ ڕێزگرنە کە تو محتاجی یەکێکی بی معنە ڕێزیشی دەگری ئەوزە لەبەر ئەوەی ڕێزگرتن وەچی خۆی نەمایە. نەمایە ئللا لەکن ئەو شخصانە مایە ئەوانش هەیە لە ناویان چێە ئەوانیان کە بابیان کۆنا و نسیحەتی کردێ وەختی خۆی و ئینسانێکی باشە نوێشکەرە ڕۆژیگرە احترامی عالەمی لەکنە مۆزوعی وەیە ئەو لۆیە ئەو هەندێک هەیە هەندێک زۆر کەم کە احترامی ئینسانی بە عمر دەگری. سەبارەت بەو قۆناغی ئێستا کە تێیدا دەژین ئەو قۆناغا قۆناغی تەکنۆلۆژیایە. قۆناغەکە زۆر جیاوازە لەگەر ئەوەی کە ئەمە پێشان لێی دەژای ینی بە اختیارەکان پیرەکان بابرێن ئەو پیرانە ڕێزی تایبەتیان هەبوو و قسەیان دەڕۆیی لە ناو کۆمەلگا لە ناو بەرەباب لە ناو خێزانەکان بەڵام ئێستا ئەو هێزەیان نمایە لەبەر ئەوەی تەکنۆلۆژیا توانی غەزووی ئەفکاری ئەو خەلکە بکاتن و بیباتە قۆناغێشتکە کەەوە ڕێز وەکو پێشان نەمایە. لەبەرەوەی ئەو جیلی پێشەوانەکە ژنی هینایە و منداڵی بووە ئەو منداڵانەی کە برێن کوڕە خاستن کوڕ ئەتوباسی کوردەکەی ئەوانە هەتا حدەکی ئەو کابرایانە چونکە ئاخیری عمریان بۆ تقریبن هەوکە ئەمن ئێستا 79 ساڵمە من 79 ساڵم موالی 46م ئەکەیت شورتە بوویمە لە جێک نەما لە عێراق محافظە ئەمنی شیرێنەکەم ئێستا وەکەتیم ئێستام تەقاعدم لێرە تەقاعدەکەی وەردەگرم لەبەر ئەوەی ئەم لەو عمرەی خوا دەزانی ئەوی ئەمن هینام ژن ئاخیر ژنم هینا ژنەکە موالی 49 ئەوجا ئەوە قەزدم لێرە چییە؟ قەزدم ئەوەیە کە ئەمە لە عمرێکی وها هاتی بژم مای ناو ئەو منداڵانە لەمە بوو لەو عمرەی لەمە بوو تەبان ئێستا 5 مندارمەیە لەو ژنەی ئەوان لەوانە بوو ئەوانە ئەمن پێم گوتینە ئەوە من هاتیمە بڕچی بانگ دەدا نوێژ دەکەم ئەوانش موها فێر کردیا ئەگەر کچەکانمە گەر کوڕەکانمە لەسەر ئەو ئەساسی فێرمکردنە ئەو ناوانش ماینەتە حدەچی و ئیلا ئەوانەی کە لە جاحیلی ئەوان کە ژنیا هینایە ئەو جیلەی ئێستا هەیە ئەوانیان لێ بووە زۆر کەمە ئەو حسابە بنسبەت ئەوانەکە ئینسانی ئەو هابن و خواناز بن. کۆمەڵایەتەوە هێستاکە لە کۆمەڵگای کوردەواری ڕێز لە بەتەمەنەکان دەگیرێ ڕێزیان لێ دەگیرێت چونکە ئەمانە بەخێوکەری ئەو جیلە ئێستانە بەڵام ئەوەی ڕێزیان لێ ناگرێ حکوومەتی هەرێمی کوردستانە لە چەند ئەم ساڵانە دوایێ بە زیاتر هەست پێ دەکرێت ڕێزیان لێ ناگیرێت بۆیە داوا دەکەین ڕێزیان لێ بگیرێتن و خانە نشینان بە ئیسابەشکە تەمەشا بکرێن پیر و پەکەوتەکان بە ئیسابەشکە خزمەت بکرێن. هەرێمی کوردستان بێگومان لەلایەن کۆمەلگاوە ڕێز لە کەسانی بەتەمەن دەگیرێ کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیەکی ڕێزدارە خەڵک ڕێز لە خەڵکی بەتەمەن دەگریت بەڵام لایەنی دەسەڵات لایەنی حکوومەت بەرپرسیارە کەوا ژیانێکی شایستە لە بۆ بەتەمەنەکان دابین بکات
یعنی ئەوە ئەرچی سەرشانی حکوومەتە چونکە ئەوانەی کە بەتەمەنن ناتوانن کار بکەن ناتوانن کار بکەن پشت بەو موچەخانە نشینە دەبەستن کە وەری دەگرن و هەشیانە بچینە لەو بەتەمەنانە موچەی خانە نشینیشان نەبیت جا لێرەدا دەوەستێتە سەردەسەڵات حکوومەت کە بایەخ بەتەمەنەکان بدات هەموو ئەو هۆکارانەیان لە بۆ دابین بکات کە دەبێتە هۆی ئەوەی ژیانێکی ئاسوودە بژین ئەوەندەی لە ژیاندا ماون. دایمەن هاوکاری کەسانی بەتەمەن بکەین ئەوانی لە خۆمان گەورەترن ئەوێ ڕێزیان بگرین ئەوان ماندوو بوونە بە ئێمەوە چەنەهای ساڵکەوە ڕەنج و ماندووبوونیان دایک و باوکمان کەس و کارمان زۆر هیلاکیان بە ئێمەوە دیوە ئەبێ ڕێز و احترامیان بگرین. هیوای لە ساغی بۆ هەموو کەسێکە خوازم ئینشاڵڵا دوایەوەش پێویستە هاوکاری بگەین ئێمە ئەوان چینێکی جوانی ئەم کۆمەلگایەن یانی کەوا وایان کردووە کەەوە سەردەمانی ئەوانش گەنج بوونە هاوکاری کۆمەلگایان کردووە ماندووبوونیان بینیوە. ئەبواە لەسەر شاندانی خزمەتی کەیتایەوەرە چکە ئەو ئێمەی پەروەردە کردووە ئاران تو برایە لە خۆت گەورەتر لە ڕوود ناشتی بەرامبەر بخۆی چای بخی ئاوی بخی خەستن جگارە ئیزە لە بەرامبەر باویدان زۆر فێسبووکی کردێتەوە نەرگی لای کێشێت. وڵی کەسانی بەتەمەن لە کۆمەلگای ئێمەیە ڕێزێکی تایبەتی هەیە دەبێت ڕێزێکی تایبەتیان لێبگیرە بە تایبەتی باوک ئەوە کە سەرەکی گەوری عایلەیە ئەو کەسانی کە بەتەمەنن دەبێت ڕێزێکی تایبەتیان هەبێت هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە واتە هەم لە ڕووی تەندروستیەوە دوم هەم لە ڕووی ئەو ماندووبوونەی کەوا بۆ ڕۆڵەکانی ئەنجامی داوە ڕۆژانە کاتەکانی خۆی بە فڕۆ نەداوە بۆ ڕۆڵەکانی خۆی سەرفی کردووە اینجا ئەمە لەم تەمەنی ئێستاە بە تەمەن ئێمە مناڵی بەڵام بیرمان دێ باپیرەمان ئەخود باوکمان ڕێزی تایبەتی لە بابمان نامانەگەر هەنی کاتی هاتە ژوورەوە هەڵەسا لە بەردەمی حرمەتێکی تایبەتی بۆی دانا. ئەلێرە بێستە ئەختیارەت دەبێت خەت قەشمەری پێەکە سێریەکە بە چای گوشک سێریەکات نازانێەوە ئەوی پەروەردە کردووە یەک خوا ڕاستە خوات داوێتی بەڵام ئەو بەخێوی کردە ئەو ڕێزەی لێ ناگرێکە تۆگەرەکرد بێ. لە ڕووی کۆمەلگایشەوە کاتێ دائنیشتین گەورەکان بەتەمەنەکان لەسەرەوە دانیشتین ئێمە وەکو مناڵ لە خوارەوە دانیشتین ئێستاش بە هەمان شێوە لە هەندێک ینی کۆمەلگا ینی باری کۆمەڵایەتیە زۆر شتێکی جوانە گەورەکان لەسەرەوە دانیشتن و مناڵەکان بێدەنگە بن وەتا گەورەکان قسە ئەکەن و ئێمە بێدەنگە بین ئەوە شتێکی جوانە ئێستاش ئەو گەورانەی ئێمە چاو لەوانەکەین ئێمە بە کاری ڕۆژانی خۆمان ئەنجام بدەین. جاران باش بوو جاران خەک لەبەر ئەوەی ئینسان تەمەنی گەورە بووایە ڕێزی لەکرد یانی هەتا تەنان لە بەردەم پیاعی بوو بۆ نمونە منێکی خۆم بووم کە باوکم حاضر بووەتە لە ڕوون نهات بردەم باوکم جگەرەش بخۆم تێگەیشتی ئێستاکەوای لێ هاتۆ ئەرە ها باوە جگەرێ بخۆ هاە باوە بگرە یعنی ڕێز نەما بۆ شێوەیە وەکو جاران نییە بۆی مەگەڕێ خۆ لە خۆت تاوانشاکە. کاتێ تەمانە بە تەمەنە گەورەکان کاتی ئێمە لیانە بینی و لیانمان بیستووە شتی گەورە فێرە بین باوەڕ بکەن ئێستاکە ڕێزمێ بۆ کۆمەڵگای ئەم سەردەما کە مناڵەکانە خستە پێشەوە گەورەکانە خستە دواوە ئەوە بەڕاستیە لێم کارێکی زۆر نەشیاوە ئێمە گەورەکان فێری کردوین چۆن مامەڵە بکەین چۆن تەعامل بکەین لەگەڵ باوکە لەگەڵ دایکە لەگەڵ کۆمەلگایە ئێتر مامۆستا چۆن مامەڵە ئەکا لەگەڵ تەڵەبەی خۆیە بە هەمان شێوەش بە تەمەنەکان ئاوا پەروەردی ئێمەیان کردووە
ینی شێوازێکی جوان ئەنجام بدەین. بەتەمەنەکان وەکو جاران قسەیان نایخوا ئمڕۆ بەتەمەن قسەی نایخوا گۆڕانکاری بەسەر زولفەکە ڕۆژگارەکە هاتە ئەمڕۆ گەنجەکە خۆی بە مستەقەفتر زانە باوکەی خۆی پێشکەوتر زانە باوکەی ئەوەنە گەڕاوەنە ئەبینێ وەنە ئەبیستیە باوکشی هەر خەریکی ئەو شتانە نییە وەک ئەو دیان لە ماوە تاخی کاسبیەکە یا لە مزگەوتە باوکە ئەو شتان نبینێ وەک ئەو خۆی بە باشتر زانە باوکی خۆی بە ئاخر داناتر زانە باوکی لە خۆمان گەورەتر بووە زۆر زۆر ڕێزمان لێگر زۆر زۆر بە احترامان وامان نەزانێم یەکێکە لە شوێنی وەکو وارسی ئێمە وایە ئەوەنە ڕێزمان لێگرت باوکمان باتە ماڵەوە ئێمە ئەسڵ هەن شەرمانەکرد لەگەڵ یاداش بنشین هە شەرمانەکرد لەگەڵ یاداش بنشین تەنانە نەمانەتوانی پاڵش بکەین بەڵام ئێستا وانە نە وەڵاسە کورتێ بکەی خۆی پاڵەکەیەوە درێژەکەی ئەو شتانە ئاوایە بە تەمەندا بنووسایە قسەی بکدا بیچی قسەی ناکرد بچیک بۆی نەبوو قسە بکە هەل لە ڕووشی نا قسە بکە خۆی ئەدەبیەکرد لە خۆی بۆ ڕێزگردن هەموو کەسێک هەر نەک بەتەمەن ئینسان ڕێز خۆی تایبەتە لە گەورە بێ یاخود لە بچووک بەس گەورە چونکە تەمەنی لە سەروی خۆیەتی ئەبێ ڕێز تایبەتی لێ بگیرێ حرمەتی لێ بگیرێ ئەو کابرا تەمەنی لە خۆی زیاترە یان شتێکی پێویستە ئەبێ بچێتە لای ئەو کابرا لۆ و زیاتر تەمەنی کردو و پێویستی بە ئەو ڕێزەی بچێتە لای ئەو کابراویش نەسیحەتێکی وای بکات کە ئەم پێ بگەێنێ لەو بوارەیە ئای ڕێزگردن بۆ ئینسانی بەتەمەن ئەو شتاگەێنێ کە تو ڕێزت لە خۆت گردووە ئەگەر ڕێزت لە خۆت گرێ بێ ڕێز لەوە بگری کە لە خۆت گەورەتر و لەوەش بگری کەوا لە خۆت بچووکترە بە هەمان شێوە کە ئەوەی تەمەنی هەیە ئەبێ گفتوگۆت خۆشتر بێ لەگەڵا لەبەرەوەی ئەو تەمەنی هەیە چۆتە ئەو تەمەنەوە کەوا پێویستە تو دڵت گەورەتر بێ بەرامبەر ئەوە ئێستا وەک ئێمە وەک دوکاندار کە کابرایە بە تەمەن دێتە لامان ئێمە وەکەوە هەڵسوکەوتی لەگەڵا ناکەی کە ڕاستە لە ئێمە گەورەترە بەس ئێمە هەڵسوگەوت لە تەمەنەکەیەکەی کە ئەو سەد ڕەنگە دە نەفەر دانەوەی وەک ئێمە بیستنەوەی وەک ئێمەی بەڕێ خست بێ ئەوە زۆر زۆر زەرورە بۆ ئینسان کە ڕێز لەو کەسانە بگرێ ئێمەش زۆر پێ خۆشحاڵین کە هەر کەسێ بێتە لامان تەمەنێ بە ڕێزی لێ بگرین بیخێنە سەر و سەر چاومە پێشکەوی یعنی ئەو شتەی کە ئەو بینیوەتی پێشت و ئەو شتێک ئەو لێزانێک ئەو شتێکەوە ئەو تێگەشتووە تۆ تێوێ ڕێژ لەگەڵا بکەی کە بگەیتەوە ئامانجێ ئەو کە بزانام ئەو چۆن ئەو شتانەی بینیوە یان هەڵەی کردبێ لە ژیانە تو بە دوای هەڵەکانیان نەڕۆیتەوە یعنی ئەو هەڵانە بۆ خۆت چاکەی دۆ بقۆزتەوە لە ژیانە ئەو شتانە بکەیتە دەرزێک بۆ خۆت وەک تەلەبەیەک مامۆستایەکە چێتە سەری شان دێشتی پێ لە فێرێکات بە دوای خۆیان ئەمانەش ئاوایە کاچتە بەردەمیان یان پرسیار شتێکی لەکەی سە مەقسەد منە ئەم مەوادە دروستەکەم بە باوک مەلێب لە من گەورەتر و لە من بەتەمانترا لێم با ئەم مەوادە چۆن دروستکەم پێمە لێ لێ مەوادە ئاوا دروستەکرێ ئەو پێشتر تاقی کرێتەوە ئازانێت تامی خۆشە ئاوا بەو شێوەیە تامی خۆشە منیش بە دوای هەڵسوکەوتەکەیەوە ڕۆم لەبەرەوەی هەمان شتەوکەم و بۆی سەرکەوتوم لە ژیانە.